ذاهب باتجاه موضوع الخدمة العسكرية. ڕاستیەکەی ئێمە هەندێک تێبینیمان لەسەر بابەتی خزمەتی سەربازی زۆرە ملێ هەیە. یەکەم لایەنێکی دارایی هەیە. دووەم وڵات ئەمڕۆ لە قەیرانێکی دارایی گەورەدایە و 8 ملیۆن فەرمانبەرمان هەیە. لە ئەنجامی قەیرانی دارایی و قەیرانی نەوت وڵاتێکی پشتبەستوو بە نەوتین. ئەمڕۆ چارەسەری ڕاستەقینەی پەلەمان نییە. ئەگەر خوا نەکردە شەڕی نێوان کۆماری ئیسلامی و ئەمریکا بەردەوام بێت و گەروی هورمز بە داخراوی بمێنێتەوە، ئەی بژاردەکان چین؟ سێەم ئەمڕۆ هەنگاوێکی گەورە ئەوەیە گەنجان پەرە پێ بدرێن و متمانەیان بۆ بگەڕێتەوە. سیستمی سەربازی دووبارە ڕێخستنەوە و پەرەپێدانی تواناکانە. بەڵام ئەگەر ئەمڕۆ لەسەر ئاستی جەنگ و جیهان بیر بکەینەوە، سوپاکان بەرەو پێشکەوتنی تەکنەلۆژی چوون. جەنگەکانی ئێستا جەنگی فڕۆکەی بێفڕۆکەوان درۆن و بابەتە تەکنەلۆژیا پێشکەوتوەکانن. لەبەرەوە ئەبێت بە عەقڵێتێکی جیاواز بە جۆرێکی دیکە بیر بکەینەوە. ئەبێت واز لە قوتابخانە کۆنەکە بهێنین و هاوشانی جیهان بڕۆین. ئەم پرۆژێ لە ساڵی 2023 دانراوە، هاتۆتە ناو پەرلەمان و بەڵام هیچ شتێکی بۆ نەکراوە. ئێستا وەکو دەورەی شەشەم ئەیانوێ ئەم پرۆژەیە تێپەڕێنن. ئێمە وەکو لیژنەی بەرگری و ئاسایش ئەمڕۆ یەکەم کۆبوونەوە و دەست پێ کرد لەسەر ئەم بابەتە. من وەکو خۆم تەحەفوزم هەبوو بۆ دەنگدان لەسەر ئەو بابەتە بۆی ئەمڕۆ بکرێت، چونکە خۆم یەک دوو برادەری تر لە ناو لیژنەکەم، چونکە پێمان باش پێمان وا بوو ئەم بابەتە پێویستێ کرد پێشتر ئێمە ئاگادارکرێنەوە وەکو لیژنەی ئەمن دیفاع تاوەتی ئەم بابەتە بکەین. ناکرێ بەبێ ئاگاداری ئێمە یەکسەر پرۆژە یاساکە بجێتە بەرگەوە و خوێندنەوەی بۆ بکرێن. بەهەرحاڵ برادرانی تر ڕێیان وا بوو کە پرۆژە یاساکە خوێندنەوەی یەکەمی بۆ بکرێت، پاشان ئێمە تێبینیەکمان هەبێ لەسەری بتوانین جێبەجێکین. لەم کات و ساتەیە ئەم پرۆژەیە خزمەت بە عێراق ناگەینێ، بۆ لەبەرەوەی ئێستا ناوچەکە لە شەڕێکی ناوچەیین و شەڕەکە پەیوەست نییە بە مرۆڤەوە بە تاکەوە، پەیوەستە بە تەکنەلۆجیاوە. ئەم پرۆژەیە هیچ خزمەتێک بەم شەڕە ناگەینێ، هیچ پێویستیەکی نییە. ئێمە پێویستی پێشترمان هەیە بۆ ئەم بابەتە. یەکی لەم پێویستانە پێویستە کە ئێمە وەکو لیژنەی ئەمن و دیفاع وەکو حکوومەتی عێراقی زیاتر پشتگیری وەزارەتی دیفاع بکەین بۆ پێداویستەکانی لایەن درۆنەوە، لەلایەن دیفاع جەویەوە، لەلایەن زۆر ئەنزیمەی کە پەیوەستە بە جێیش و بە دیفاع جەویەوە. دوای ئەوە ئێمە تێبینی و سرنجێکمان هەبێت کە پەیوەست بێ بە هەرێمی کوردستان و بە کەرکووکەوە بە کوردەوە، ئێمە تێبینیەکانی خۆمان نەخەینە ڕوو. و منش قەناعەتم وەکو خۆم قەناعەتم نییە ئەم پرۆژە یاسایەوە بە ئاسانی تێپەڕێت، چونکە لایەنی تر هەیە پێی خۆش نییە ئەم بابەتە سەر بگرێت.